گریمان کاکە من تەجاوزم باشە بم بەرەو جەژنانە هیچ نەبێ مۆڵەتی هەفتەیەکم بەرێ بڵێ دوای جەژن لای بە ئیم شەولایە بم بەس وەعد بێ دوو قەبارەی ئەوە زیاتر ئینجانەی جوڵاو دانێم ئەو کاتە بزانەکەم کێ بوێری ئەوەیە بڵێ تۆ لای بەلەویە بۆچی ئەڵێ 24 ساعت و ئەوە لا نەبێ من دوکانەکە و پێداخم ئەگەر مەبەستی ئەو نەبێ کە من لە کار و کەسابەتکەی تەنها دوو ڕۆژی ماوە بۆ جەژنی قوربانی پیرۆز کاسبکاران خەریکی کار و کەسابەتی خۆیانن بەڵام شارەوانی سلێمانی بەمبەر جەژنانە بە هۆکاری سەوزکردنی ژینگە دوکاندارێکی ئاگادار کردوتەوە کە لە مای 24 کاتژمێردا دوکانەکەی دادەخن سڵاوتان لێبێت هاتوومەتە گەڕێکی شەیدانی ئازادی ئەم دوکانی سەرتاشی کە دەیبینن ئەم بابەتی لێرەدا دروست کردووە بۆ سەوزکردنی ژینگە بۆی کە گوڵ و دارودرەختیدا بڕوێنرێ بەمبەستی پاگراگرتنی ژینگە بەڵام شارەوانی سلێمانی ئاگاداری کردوێتەوە گەل لە مای 24 کاتژمێردا ئەمە لا نەبات بە پێچەوانە دوکانەکەی دادەخرێت کاکسیڤەر کە خاوەنی ئەم دوکانەیە دەچمە لای خۆی کاکسیڤەر سڵاوت لێبێت سڵاوتان لێبێ سوپاسانەکەم کە هاتوون ئێمەتان بەسەر کردوتەوە بۆی گلەی و گازندەی خۆمان بگەێنین ئێمەش کوڕی ئەم نیشتیمانین کوڕی ئەم خاکەین مافی خۆمانە کە هەچ گلەیەکمان هەبێ لەو حکوومەتەی کە خۆمان دروستمان کردووە لەو حکوومەتەی کە بە دەنگ و بە سەدای ئێمە گەشتونەتە شوێنی خۆیان بە پێویست دەزانم منیش گلەی خۆم بگەێنم کە لەواچێ ئەوانەی سەرەوە ئاگادار نەبن کۆمەڵی یاسا و قانون دانراوە بۆ بەشێکی کۆمەڵگا تێگەی کۆمەڵێ شت ئەسەپێنرێ بەسەر کۆمەڵێ کەسێکە ناسەپێنرێ بەسەر هەموو کەسێکە بۆ نمونە ئەم بەیانی هاتوون بۆ لام تەبعاً منم دوکانە دوو ڕۆژە بێ کردومەتەوە گرتومە بکرێت ماوەی تقریبی ساڵ زیاترە ئەم دوکانە کە دروست کراوە ئەم شوێنی بۆ دروست کراوە من زۆر بەپە لە دوکانەکەم دانا بووی ئامادە بێ بۆ جەژن یەکەم دوکانیشمە لە پیشەی دەلاکیادایانێم پێشتر لە لای خەڵکی تر شاگرد بووم زۆر دڵم پێی خۆش بوو شارەوانی هاو بۆلام کە هاتیش ڕێک لە بەردەم من ئاوەستا شتێک نەبوو بێت لەم سەر بۆ ئەو سەر سێرکە ئەوەی غێری یاسای کردووە ئەوە تا ئەو ماڵانە هەمووی لە پێشەوەن لەوێەوە ئەم ماڵانە هەمووی لە پێشەوەن ئەڵێ ئەمە تەجاوزە باشە کاکە گیان تەجاوزە کێشەم نییە بەس کاکە ئەوە شۆستە نییە یعنی ئەگەر دوایی تەسویرەکان بیکەن و بیخەنەوە سەر شاشە کەس ناتوانێت بەسەر ئەوەیە بڕوە ئەوە بەرزاییە گریمان کاکە من تەجاوزم باشە بم بەرەو جەژنانە هیچ نەبێ مۆڵەتی هەفتەیەکم بەرێ بڵێ دوای جەژن لای بە بۆچی ئەڵێ 24 ساعت و ئەوە لا نەبێ من دوکانەکە و پێداخم ئەگەر مەبەستی ئەو نەبێ کە من لە کار و کەسابەتکەی دیاری شەشتەکە کەسێ شکاتی کردووە و بەخواستی کەسی هاتوونەتە ئێرە من تقریبی دوو ڕۆژ پێشێسا کە دوکانەکەم کردەوە زۆر دڵم خۆش بوو برادێکم چالێنجی کردم وتی کاکە لەمە دووە ئەبێ بە چالێنجەکەم بە شەرواڵەوە ئیش و کار و کەسابەتکەی لەبەرەوەی مۆرکی کوردی پێوەیە من خۆم پانتۆڵەکە مەرفش بوو زۆر دڵم پێی خۆش بوو و چالێنجەکەم قبول کرد ڤیدۆکە دەنگانەوەیەکی زۆری هەبوو کۆمەڵی خەڵکی زۆر دەستخۆشی لێکردین بەڵام نەمزانی دەستخۆشی شارەوانی حکومت کە ئێمە ئاوا نیشتیمان پەروەردی کوردایەتیمان کردووە هەڵەسن بە داخستنی دوکانەکەمان یعنی بۆ 24 ساعت کاکە بە هەفتەیە بێ نووسراویشیان بۆ کردووم کە ئەڵێن لە ماوەی 24 ساعت بێ لای بی کاکە من کێشەم نییە باشە تەجاوزم کردووە بەس ماوەی ساڵ زیاتر ئەم دوکانە وایە بۆ کەس نەهاو بڵێ بۆچی کە من دوو ڕۆژە دوکانەکەم کردەوە ئەم جایەن بۆ لام ئەڵێن دوکانەکە و پێداخین وڵی من نازانم هۆکارەکە چیە بەس ماوەی ساڵێکە ئەم دوکانە چۆڵە یەک کەس نەهاتووە نووسینێ بنووسێ لەسەر ئەم دیوارە بڵێ کاکەوە بڕوخێنە دوو ڕۆژە دوکان کراوەتەوە هاتوونەتە ئێرە من داوام چییە داوام ئەوەیە یاسا بۆ هەموو کەسێ بێ ئێمە من خۆم لە سۆشیال میدیایە پەیامی ژینگە پارێزیە گەێنم پەیامی ئاشتیە گەێنم پەیامی جوانە گەێنم فێرکاری منداڵان ژینگە دۆستی ڕێز بڵاوەکەمەوە ئەمەش ڕێزی خەڵکە بەرامبەر بە ئێمە ڕێزی شارەوانیە ڕێزی ئەم حکوومەتەیە بەرامبەر بە گەنجێکی نیشتیمان پەروەری ژینگە دۆستی بەڕێز دوو ڕۆژە هاتوێتە ئێرە بەنیاز بووی ئەمە سەوز بکەیت بەتەبعاً من کە هاتم ئەوە هەر ئاوا بوو هەنێک گژوگیای تیا بوو من بژارم کرد دەرمانم پیاگرت بۆی ئەو تۆشتە قڕبێ ئیتر زۆر مەشغوڵی نێساوەتە دوکانەکە مشتری تایە و مشتری وەستا و قەرارە دوای جەژن وتم گوڵ و ئینجانی جوانی تیاگەم بەس من ئەمە لایە بم ئیمشەو باشە ئیمشەو لایە بم بەس وەعد بێ بە دوو قەبارەی ئەوە زیاتر ئینجانەی جوڵاو دانێم ئەو کاتە بزانەکەم کێ بوێری ئەوەیە بڵێ تۆ لای بەلەویە باشە ڕێک ئەمە چەنێ ئەوە ئەو پەڕیسی ئینجانەی گرت لەویە من ئینجانەی ئەوانە هەیەەوەی کە دانەی لەویە 50 دانە دانێم دا ئەمجا ئەی تامان پێم وتون ئەوان بۆ سەوزکردن نهاتون بۆ بیان و گردن هاتون من ئیم شەوەی ڕوخێنم بەڵام دڵنیام کێشەی تریشم بۆ دروستەکەن ئەمە ڕۆژەکەی و ئەیشی بینی یەیتەوە بەردەمم
دوکانەکەیان پێداخستم چونکە من ئەزانم ئەوان لەکوێوە هاتوون.